بنای خوای بخشندەی میهرەبان هەموو لایەک بەخێر بێن خوای گەورە هاتنی مانگی ڕەمەزان کاتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک و پاداشت بۆ هەموو لایەک بەنسبەت گورچیلە و نەخۆشیەکانی گورچیلەوە ڕەنگە بڵێم لەو سیستەمەی جەستەیە کە زۆرترین پرسیاری بۆ دێ ئایا ئەکرێ بە ڕۆژوو بم یان بە ڕۆژوو نەبم من هەوڵەدەم بە لەم دەرفەتەکەمەیە لە ئەو ماوەی کە دیاری کراوە جوابی زیاترینی پرسیارەکان بدەینەوە کە ئەو کەسانەی حاڵەتی گورچیلەیان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن یاخود نە ئەگەر پۆلەنکاریەک بۆ نەخۆشیەکانی گورچیلە بکەین یانکەین بە چەند بەشێکەوە و چۆنێتی ڕۆژوگرتن تیانە بەشێک لەو نەخۆشیانە لە نەخۆشی گورچیلە ئەوانن کە یەکەی پاڵاوتنی گورچیلەیان نەخۆشەکەوێت ئەو یەکەیی کە خوێنە پاڵێوێ و ئاو گلەداتەوە و خوێکان گلەداتەوە یاخود دەریان نەکاتە دەرەوە ئەمە بەشێکە کە پێیان لە بەشی سەرەوەیان ئەوانن کە شەکران هەیە پێیان ئەوتێ دایابێتیک نیفرۆپاتی کە بۆی کاریگەری شەکرەوە لە هەر حاڵەتە باوەکەیەتی وردە وردە یەکەی پاڵاوتنی گورچیلەیان سستە بێ و پرۆتین ئەچێتە خوێنیانەوە قسمی دووەمی هەر ئەمانە ئەوەن کە پێیان ئەوترێک گلۆمەرولۆنیفرایتس ئەمانی کە هەوکردنی یەکەی پاڵاوتنی گورچیلەیان هەیە ئەم بابەتە زیاتر بە ڕێزان پسپۆری نیفرۆلۆجیە بەڵام ئەم کەسانە ئەگەر حاڵەتەکەیان لەژێر کۆنتڕۆڵا بێت پرۆتینێکی زۆر نەچێتە میزەکەیانەوە لە کاتی ڕۆژانەیانە ئەتوانن ڕۆژی خۆیان بگرن بەڵام زۆرێک لەمانە بەهۆی ئەوەی شەکرەیان هەیە زەختیان هەیە ئەگەر ئێمە پرسیارمان لێ بکەن بەس بۆ حاڵەتی گورچیلەکەیان ڕێگەیان پێدەین ئەگەر ڕێژەی دەرچوونی پرۆتین لە میزیانە زۆر نەبێ بگاتە حەدی ئەوەی کە ئاو لە جستیانە کۆ بێتەوە یاخود پرۆتینیان کەم بێتەوە و ڕێژەی کریاتینین لە خوێنیانە بەرز نەبێ ڕێگەیان پێدەین هەرچی ئەمێنێتەوە بۆ بابەتی کۆنتڕۆڵی شەکرە و زەختەکەیان یان گەڕینەوە بۆ پسپۆری هەناوی ئەوان بڕیاریان بۆ بدەن واتە ئەمە ئەوە بڵێم ئێمە تەنها قسە لەسەر بابەتی گورچیلەکەیانەکەین کەواتە ئەوانەی کە ئەم جۆرە لە هەوکردنی گورچیلە هەیەە ئەگەر کریاتینینیان بەرز نەبێ ئاو لە جەستیانە کۆ نەبێتەوە ئەمانە ئەتوانن ڕۆژەکانی خۆیان بگرن قسمێکی تریان ئەوانن کە هەوکردنیان هەبێ ئەوەی کە پێڵێن ئیلتیهابات ئەوانەی کە هەوکردنی گورچیلە و ڕێڕەوی میزیان هەیە ئەو کەسانی کە هەوکردنیان هەیە ئەگەر هەوکردنەکەیان سووک بێ ئەوەی کە پێوترێ سمپڵ بێ کۆمپلیکیتد نەبێ مەبەستمان لە چییە تایان بەرز لەبێتەوە و ئازاریان زۆرە وشک بوونەوەیان هەیە ئەمانە بە شێوەیەکی کاتی ڕێگەیان پێدەین ڕۆژەکانیان ئەشکێنن هەتاکو ئەو چارەسەرانەی کە لە ڕێی دەرزی و لە ڕێی مغەذیەوە پێیان ئەدرێ باشە بنەوە ئەو فترەیە کە بەکاریان هێناوە باش بوونەوە ڕۆژەکانی خۆیان دەست پێکەنەوە ئەو فترەیەشی کەشکانیوانە دوایی ئەتوانن بیکردنەوە قسمێکی تر ئەوانن کە بەردی گورچیلەیان هەیە زۆری پرسیارەکان بۆ ئەوانن کە بەردی گورچیلەیان هەیە سەرەتا بێ ئەوە بڵین کە ڕەمەزان هیچ یەکێک لە توێژینەوەکان ئەو بەڵگانەی کە هەیە نەی سەلمانووە ڕۆژوگرتنی ڕەمەزان ئەبێتە هۆی زیاتر دروستکردنی بەردی گورچیلە واتە ئەگەر کەسێک خۆی معڕەز بێ بۆی کە بەردی گورچیلە دروست بکە ڕەمەزان هۆکار نییە بۆ ئەوی بەردەکەی زیاد بکە بەڵام زاهرەیەک هەیە تیانە چوار هێندە لە مانگەکانی تر زیاترە ئەویش ئەوەیە ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە ڕێژەی دابەزینی بەردەکانیان لە گورچیلەیان بۆ بۆری حالبیان لە مانگی ڕەمەزانە چوار هێندە زیاکە ئەگەر لێکی بدەینەوە چەندین جار ئەبینین نەخۆشکەیەت ئەڵێ من ئەمە یەکەم جارە ئازار لێمەدا کە پشکنینی بۆکەین سیرەکەین بەردێک لە بۆری گورچیلەی لە گورچیلەی هاتۆتە بۆری حالبی کەواتە ئەتوانین بڵێن ڕەمەزان هۆکارە بۆ دابەزین بۆ بەردی گورچیلە بۆ بۆری حالب و فڕێدانیشی لە فترەی مانگی ڕەمەزانە ئەوانەی کە لە ئیمەرجنسی دەوامەکەن دیقەت بفەرمونون هاتنی ئەوەی کە پێوترە ڕینەل کۆلیک دابەزینی بەرد لە گورچیلە بۆ بۆری حالب زیاد دەکات کە خۆی بۆ خۆی توانین ئەمە بڵێن شتێکی باشە چونکە کە بەرد هاتە بۆری حالبەوە ئەبێ حەلیکەین سایە فڕێ ئەدا یا ئەو فترەی کە بۆی دیاری ئەەکەین فڕێ نەدا لە بەرەوەی گورچیلەکەیە ئاوسای بێ بەردەکەی بۆ لابەرین کەواتە ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە بەردی گورچیلە خۆی بۆ خۆی هۆکار نییە بۆ بە ڕۆژوو نەبوون بەمەرجێک کارکردنی گورچیلەیان باش بێ ئاوساوی گورچیلەیان دەرەجە 2 دەرەجە 3 نەبێ واتە بەرد لە بۆری حالبیانە گیر نەبوێت و تەسیری کرد بێت سەر کارکردنی گورچیلەیان ئەمانەش ئەتوانن ئەو فترەی کە ئازارە زۆرەکەیان هەیە کە یەتە ئیمەرجنسی ڕۆژەکە چونکە تۆ چارەسەری بۆکەی ڕۆژەکەی بۆ ئەو فترەیە ئەشکێنێ کە بەردەکەی فرێدا یاخود چارەسەرمان بۆ کرد ئەو کاتە ڕۆژەکانی دەست پێکاتەوە کەواتە
ئەوانەی بەردی گورچیلەیان هەیە ئەگەر کاری نەکرد بێتە سەر کاری گورچیلەی کریاتینینی بەرز نەبوو بێتەوە هێڵن جوڕشانەوەی بەردەوامی نەبێ گورچیلەکەی ئاوساوی نەبێ ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێ بەڵام وەکو لە غەیری ڕەمەزانی ڕێنماییانەکەین ڕێژەیەکی زۆر لە ئاو لە سەوزە لەو خۆراکانە بخۆن کە هاندەرن بۆ کەمبوونەوەی دروستبوونەوەی بەرتیانە بەشێکی تر لە ئەو نەخۆشانەی کە زۆر پرسیارمان لێەکەن ئەڵێن بە هۆکاری زگماکی یاخود بەنەشتەرگەری گورچیلەیەکم لابراوە من یەک گورچیلەم هەیە ئەتوانم بە ڕۆژوو بم هیچ بەڵگەیەکمان نییە هیچ توێژینەوەیەکمان نییە بیسەلمێنێ کە ئەوانەی کە یەک گورچیلەیان هەیە ناتوانن ڕۆژە بگرن کەواتە ئەوەشی یەک گورچیلەی هەیە وەکو کەسێک کە دوو گورچیلەی هەیە ئەتوانێت ڕۆژوی خۆی بگرێ بە مەرجێک نەخۆشی تری لەگەڵانە بێ زەخت شەکرە نەخۆشەکانی تری لەگەڵانە بێ کە ڕێگە بن ڕۆژوو نەگرێ و ئەو گورچیلەیەشی کە هەیەتی نەخۆشی نەبێ بەردی نەبێ ئاوساوی نەبێ نەک بەردی نەبێ بەردی تیا بێ بەس ئاوساوی نەبێ هێشتا ئەتوانێ بە ڕۆژوو بێ بەڵام ئەوانەی کە یەک گورچیلەن ئەتوانن ڕۆژەکانیان بگرن یەک تێبینی بۆ ئەوەی کە باسی یەک گورچیلە ئەکەین ئەوانەی کە لەم فترەی پێشوە گورتکاری گلابردننی گورچیلەیەکیان بۆ ئەەکەین ڕەنگە ئەوانە فترەی 6 مانگ بۆ ساڵێکیان دیاری بکەین هەتاکو گورچیلەکەی تری تەعاود دەکا لەسەر ئەوەی کە ئەم بەبەیە گورچیلە واتە گەر کەسێک بەم نزیکانە نەشتەرگەری لابردنی گورچیلەیەکی بۆ بکەین ڕەنگە باشتر بێ بە ڕۆژوو نەبێ لە دوای 6 مانگ بۆ ساڵێک ڕۆژەکەی بگرێتەوە ئەمەش ئەوانەی کە یەک گورچیلەیان هەیە بەنسبەت ئەوانەی کە زەرعی گورچیلەیان بۆ کرێ ئێمە چەند توێژینەوەیەکمان هەیە تایبەت بەوانەی کە کاری چاندنی گورچیلەیان بۆ کراوە و ئێستا ڕۆژانە دوو جار یا چەند جارێک پێویستە کە عیلاجی دابەزاندنی مەناعەوە بگرن توێژینەوە لەسەر ئەم کەسانە کراوە دەرکەوتووە ئەگەر لەژێر ڕێنمایی ئەو پزیشکەی چارەسەریانەکات کە کاری کە دەرمانی دابەزینی مەناعەوەرەگرن و کاری گورچیلەکەیان باشە ئەتوانن لەژێر چاودێری پزیشکەکەی خۆیانە ڕۆژەکانیان بگرن بەڵام ئەبێت لە فترەی ڕەمەزانە چەند جارێک ئیستیشارە پزیشکەکانیان بکەنەوە ئەمە تایبەت بەوانەی کە زەرعی گورچیلەیان بۆ کرێت چونکە ئەو بەڵگانی کە بەردەستن کە توێژینەوەیان لەسەر کراوە لە دوای ڕەمەزان دەرکەوتووە کاریگەری نێگەتیڤی بۆ سەر گورچیلە چاندراوەکە نییە تێبینیەکیش بۆ ئەمانە ئەوەیە دیسانەوە ئەو کەسانەی کە تازە کاری چاندنی گورچیلەیان بۆ کرێ بۆ نمونە مانگە پێش ڕەمەزان دوو مانگ پێش ڕەمەزان ئەو ساڵە ڕێگایان پێدرێ بە ڕۆژوو نەبن هەتاکو فترەی 6 مانگ بۆ ساڵێک بەسەر کاری چاندنەکەیە تێپەڕێ چونکە ئەو فترەیە زۆر حساسە چاودێری ئەکرێ بزانین ئایا ئەو کەسە جسمی گورچیلەکە ڕەفزەکە یان وەری ئەگرێ ئەگەر فترەی ساڵ 6 مانگ بۆ ساڵی تێپەڕان گورچیلەکەی کاری باش بوو لە ساڵی داهاتوە توانێ ڕۆژی خۆی بگرێ لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕی کە چاودێریەکات خاڵێکی تر ئەوانەی کە سستی گورچیلەیان هەیە سستی گورچیلە وەک جەنابتان ئەزانن ئەکرێ بە چەند قۆناغێکەوە قۆناغی 1 تا 5 مان هەیە قۆناغی 1 تا 3 ئەوانن کە ڕێژەی کریاتینین تیانە بەرزە مەسەلەن بۆیانەکەی 2 بۆ 3 هەندێک جار تا 4 شەڕوا بەڵام نەگەیشتونەتە سەر ئەوەی کە بکەونە سەر غەسلی گورچیلە ئەم کەسانە لە ژێر چاودێریە ئەتوانن ڕۆژەکانیان بگرن بەڵام ئەبێت دوای چەند ڕۆژێک هەفتەیەک دە ڕۆژێک دووشت بکەن یەکەم دیاریکردنی ڕێژەی کریاتینینیان بۆ کرێ ئەگەر زانیمان کریاتینینی لەو حەدەی کە هەیە بەرزە بێتەوە زیاتر بەرزە بێتەوە ڕۆژەکانیان پێشکەنین ئەوانەی کە کریاتینیان بەرز نابێتەوە ئەتوانن ڕۆژەکانی خۆیان بکرین یاخود چێشیان زیادیکە لەو فترەیە کە مەبەستمان چێش زیادکردن زیادبوونی ئاوە لە جەستەیانە بەهۆی سستی گورچیلەکەیانەوە ناتوانن بۆ ڕێژەی کە پێویستە ئاو دەرباتە دەرەوە ئەگەر وەزنی زیادی کرد 2 کیلۆ زیادی کرد لەو فترەیە ڕۆژەکەیان پێشکەنی هەرچی ئەوانن کە لەسەر غەسلی گورچیلەن غەسلیان بۆ کرێ هیمۆدایالسیس لە ڕێگەی خوێنەوە یا لە ڕێگەی پێریتۆنیوم و ناوسکیانەوە ئەمانە هەندێک توێژینەوە هەیە کە ئەڵێ ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام هەندێک توێژینەوەمان هەیە کە قووەتی لەوانی تر زیاترە ئەڵێ ڕەنگە لەو فترەیە بەهۆی ئەوەی کە ئەم کەسانە کێشەی دڵ و ڕەنگە شەکرە و نەخۆشی تریان هەبێ ڕەنگە نۆبەی دڵ و مێشکتیانە زیاتر بێ لەبەر ئەوە ئێمە ئەڵێن ئەوەی کە لەسەر غەسلی گورچیلە هەفتانە 2 جار شۆردنەوەی گورچیلەی بۆ کرێ باشترە بە ڕۆژوو نەبێت کۆمەڵێکی تر لەوانی کە هەن ئەوانن کە کیسی گورچیلەیان هەیە کیسی گورچیلە بە شێوەیەکی گشتی 2 بەشە بەشێکیان ئەوەیە کە کیسی ئەوەیە کە بە هۆکاری تەمەن سەر و 50 ساڵ دروستە بێ
ئەگەر کار نکاتە سەرکاری گورچیلەکەی و کریاتینینی وەگوتمان نۆرمەڵ بێ ئەتوانێت ڕۆژووی خۆی بگرێ. نەوعێکی ترمان هەیە پێوترێ کیسی بۆ ماوەیی گەورە ساڵان. ئەمە ئەو کەسانن کە لە سەر عمری 30 ساڵ بۆ 40 ساڵ و گورچیلەکانیان دەستەکا بە دروستکردنی کیس و لە میزیانە خوێن ئەبێ و هەندێک کات زەختیان بەرز دەبێتەوە پرۆتینە چێتە خوێنیانەوە. ئەمانە بە تێپەڕبوونی کات گورچیلەکان سستە بێ. ئەمانیش وەکو سستی گورچی لە حسابیان بۆکەین. ئەگەر سستی گورچیلەیان بە دەرەجەیەک بوو نەچوو بۆ دەرەجەی متەقەدیم لەژێر چاودێری پزیشکی خۆیانە ئەتوانن ڕۆژەکانیان بگرن. بەڵام ئەگەر مەرحەلەی سستی گورچیلەیان گەیشتووە ئەوەی کە نزیک بوونەوە لۆی کە غەسلیان بۆ بکرێ ئەو کاتە ڕۆژەکانیان پێشکێنین و ئەتوانین بڵێن ڕۆژویان لەسەر نییە. ئەمە بە شێوەیەکی کورتی ئەو حاڵەتانی کە لە نەخۆشی گورچیلایە ئەتوانن ڕۆژوو بگرن یاخود نەیگرن. دەستان خۆش بێت. زۆر سپاس.